خوای گەورە و میهرەبان سڵاوتان لەبێ قوتابیانی خۆشەویستم. لە بابەتەکانی ئەلئیملا هەمیشە لە ئەسلەی وزاری ئەو شێوازە پرسیارە بەدی دەکەی کە دەڵێ ئەلخاتیە ئیملائیەن یاخود الصحیحە ئیملائیەن. الخاتیە ئیملائیەن واتە کامیان لە ڕووی ئیملاییەوە هەڵەیە، ئەی عەمەن، بی وەئمر، سی فیمەن، دی هاذیهی. کاتێک لە پرسیار پێت دەڵێ ئەلخاتیە ئیملائیەن وەرە پێچەوانەیکەوە پرسیارەکە الصحیحە ئیملائیەن، کامیان ڕاستە، ڕاستەکە بدۆزەوە هەڵەکە خۆی بەدیار دەکەوی. عەمەن صحیحە لەبەر چێ؟ چونکە عەمەن لە چ پێکاتی؟ عەن زائیدەن من، نونەکە حەذف بووە، دەمج بووە لە پاشان شەددە و فەتحە لەسەر میمەکەی منماندانەیە، کەواتە عەمەن لە ڕووی ئیملائیەوە هیچ مشکلەی نییە، ڕاستە، کەواتە ئەوەیان کێشەی نییە، لە ڕووی ئیملائیەوە هەڵە نییە. وەئمر بابەتی حەذف هەمزەت الوەصلە کە لە دوای واو فاء دێ هەمزەی وەصلەکە چی بەسەر حەذف دەبیتن. خۆی فعلەکە کەلیمەی تەئمرووە مضارعە تاکە لا دەچیتن، بەو شێوازە ئاخیرەکەی دەکەینە سکون، کاتێک دەکەینە ئەمر ناخی درێتەوە دەبی هەمزەی وەصلی لۆ بینم، دەبتە ئوئمر، کە بۆ ئوئمر ئەگەر واو فەئەم لە پێشدانا بەو شێوازە چی بەسەر دێتن؟ وەئمر، ئەو هەمزەی وەصلەی کە هینام حەذف دەبیتن، کە حەذف بوو کەواتە وەئمر لە ڕووی ئیملائیەوە ئەویش ڕاستە، کەواتە تا ئێستا ئەیوبی هەڵە نییە لە ڕووی ئیملائیەوە. سی فیمەن حرفی جەریفی کاتێک مەنی لە دوادێ تەنها دەمجی دەکەین، واتە نەکەم دەکەین نەزیاد دەکەین، دەبتە چێ؟ فیمەن، کەواتە فیمەن لە ڕووی ئیملائیەوە ڕاستە، هەڵە نییە، کەواتە سیش مشکلەی تێدا نییە، کەواتە ئەو وەڵامەی کەوا ئێستا دەبتە وەڵامی سەحیح لە بۆ پرسیارەکەمان وەڵامی دیە کە داواکاریەکە چیە دەرێ؟ ئەلخاتیە ئیملائیەن، واتە لە ڕووی ئیملائیەوە هەڵەیە، کەواتە هاذیهی بەو شێوازە نانووسرێ، هاذیهی بەو نەوعە دەنووسرێ، ئەلیف تلفظ ولا تكتب، يعني لو شيء هذه هذا هؤلاء الله هكذا ذلك لكن ألف نانوسرێ بەس دەخوێندرێتەوە، هەر کاتێک ئەلیف لە بۆ وانە زیاد کرد کەواتە لە ڕووی ئیملائیەوە هەڵەیە، کەواتە وەڵامی ڕاستمان لە بۆ پرسیارە وەڵامی دیە. تا پێتان دەگەمەوە بە خواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.